سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان، دەستپێکردنی شەپۆلی نوێ دەست بە سەرکرانی هاوڵاتیان لە شارە جیاوازەکان، هێرشی نوێی درۆنی سوپای پاسداران بۆ سەر شاری هەولێر، بە ئامانجگرتنی چەندین پێگە و بنکەی هێزەکانی ڕژیم لە شارە جیاوازەکانی ئێران و بەرزبوونەوەی زیانەکانی خەڵکی مەدەنی بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان. شەوی ڕابردوو چەند ناوچەیەکی ڕۆژهەڵاتی کوردستان بوونەتە ئامانجی هێرشە ئاسمانی و موشکیەکان و ئەم هێرشانە لە چەند شوێنێکی سەربازی و ئەمنی تۆمار کراون. بەپێ ڕاپۆرتەکان بارەگای سوپای پاسداران لە شارستانی سەوڵاوە لە پارێزگای سنەبوردمان کراوە و هەروەها ناوچەی نسارەی دیواندەرە کە ببووە ناوەندێکی سەرەکی هێزەکان بە توندی کرایە مانج. شاید حاڵان باس لە تەقینەوە دەکەن و سەرچاوەکان ئاماژە بە کوژران و برینداربوونی هێزەکانی ڕژیم دەکەن. شانی باسەکە هێزامنیەکان پاش ڕووزاوەکان ناوچەکەیان گەمارۆداوە و دەستیان با لێکۆڵینەوە کردووە، بەڵام تا ئێستا زانیاریەکی ورد سەبارەت بە ڕادەی زیانەکان بڵاو نەکراوەتەوە. دەستپێکردنی شەپۆلی نوێ دەست بە سەرکرانی هاوڵاتیان لە شارە جیاوازەکان. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین هاوڵاتی لە شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزامنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێ راپۆرتەکان پێشەوە ئاقاپور هاوڵاتی تەمەن 22 ساڵ و خەڵکی بۆکان بە هێرشی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵی باوکی دەست بەسەر و هەروەها هێرشکراوەتە سەر ئەندامانی دیکەی بنەماڵەکەی و باوکیشی بریندارە. هەروەها دوو هاوڵاتی دیکە خەڵکی شاری سەقز بەناوەکانی سوبحانە عەزیزی و ئومێد خورشیدی سەرەڕای تێپەڕبوونی چەندین ڕۆژ لە دەست بەسەرکرانیان و بەدواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشنی ئەم هاواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی گرتن و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیشیان بێبەشکراون. هێرشی نوێ درۆنی سوپای پاسداران بۆ سەر شاری هەولێر. شەوی ڕابردوو بۆ جارێکی دیکە شاری هەولێر بووە ئامانجی هێرشی درۆنی ئینتحاری سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەپێ ڕاپۆرتەکان بە 8 درۆن هێرش کرایە سەر شارەکە و شاید حاڵان باس لە چەقینەوە لە چەند شوێنێکی جیاواز دەکەن. هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن کە سیستەمەکانی بەرگری ئاسمانی هەندێک لە درۆنەکانیان تێکشکاندووە، بەڵام هەندێکیان توانی و یانە بگەنە ئامانجەکانیان. جێگەی ئاماژەیەکە تا ئێستا زانیاریەکی ورد سەبارەت بە ژمارەی برینداران یان زیانە مادیەکان زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. بە ئامانجگرتنی چەندین پێگە و بنکەی هێزەکانی ڕژیم لە شارە جیاوازەکانی ئێران. ڕۆژی ڕابردوو لە شەپۆلی نوێ هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران چەندین پێگە و بنکەی دیکەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کران ئامانج. بەپێ دوایین راپۆرتەکان ناوچەکانی بەهار، تاڵەقانی، نارمەک و ئەندەرزگو لە تاران بوونەتە ئامانجی هێرش و چەندین بینای نیشتەجێبوونی هێزەکانی ڕژیم ڕووخاون. هەروەها ناوچەی پەردیسیش بردومان کراوە. لە هەمان کاتیشدا لە شیراز و هەمەدان و بەندەر عەباسیش چەندین تەقینەوەی بەهێز تۆمار کراوە. شاید حاڵان باس لەوە دەکەن کە هەندێک بنکەی سەربازی و ناوەندە ئەمنیەکان بوونەتە ئامانج و بە تەواوەتی لە ناوچوون. کوژرانی چەندین بەرپرسی باڵای کۆماری ئیسلامی و میلیشیاکانی بەهۆی هێرشەکانەوە. ڕۆژی ڕابردوو لە ئەنجامی هێرشە ئامانجدارەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم و میلیشیاکانی چەند بەرپرس و فەرماندەی باڵای پەیوەندیدار بە کۆماری ئیسلامی کوژراون. بەپێ دوایین راپۆرتەکان ئێبراهیم مۆرتەزەوی نەسەب فەرماندەی ناوچەی مقاومەتی بەسیج لە شیراز، ئەبوو عەلی عەسکەری بەرپرسی ئەمنی کەتائبی حەزبوڵای عێراقی
بەهۆی هێرشە ئاسمانیەکانی ئەمریکاوە کوژراون. شاینی باسە لە ڕۆژانی ڕابردوودا بە هێرشە ئامانجدارەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران و عێراق چەندین بەرپرسی پەیوەندیدار بە ڕژیم کوژراون و ئەمەش دڵڕاوکێکی زۆری خستووەتە دڵی کۆماری ئیسلامیەوە. کوژرانی 5 ئەندامی هێزە ئینتیزامیەکان لە شارستانی تەفتان. بە پێی دوایین زانیاریەکان بەهۆی هێرشی گروپێکی چەکداری نەناسراو بۆ سەر هێزەکانی ڕژیم لە شارستانی تەفتان 5 ئەندامی هێزە ئینتیزامیەکان کوژراون. بەپێی راپۆرتی گەیشتوو کەسانی هێرشبەر پاش کوژرانی ئەندامانی هێزەکانی ڕژیم بە شێوەیەکی خێرا ئەو شوێنەیان بەجێهێشتووە. بە وتەی سەرچاوەگادارەکان ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی سەرکوتی خەڵکی ناڕازی و ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکانی سیستان و بەلوچستان ژمارەیەکی زۆر هێزی ڕەوانەی ئەو پارێزگایە کردووە و سنوورەکان بە تەواوەتیش داخراون. بەرزبوونەوەی زیانەکانی خەڵکی مەدەنی بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا بە هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە و بنکە سەربەزیەکانی ڕژیم لە ئێران ڕێژەی زیانی هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بووەتەوە. بەپێی راپۆرتەکان 5 هاوڵاتی مەدەنی لە نێوانیاندا 2 منداڵ و 2 ژن لە شارەکانی تاران و بۆکان و ڕەوانسەر گیانیان لەدەستەوە. هەروەها منداڵێکی تەمەن 15 ساڵی خەڵکی بۆکانیش لە هێرشێکی دیکەدا گیانی لەدەستاوە. لە هەمان کاتدا ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی باس لە لێکۆڵینەوەی نوێ سەبارەت بە هێرش بۆ سەر قوسابخانەی شەجەرە تەیەبە دەکات کە بەهۆیەوە زیاتر لە 168 قوسابی گیانیان باخت کرد و 110 منداڵی دیکەش بە سەختی بریندار بوون. جێگیرکردنی هێزەکانی نۆپۆ لە زیندانی ناوەندی ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا بەندی تەلاش لە زیندانی ورمێ لەلایەن بەرپرسانی زیندانەوە بە تەواوەتی چۆڵ کراوە و هێزەکانی نۆپۆ لەو شوێنە جێگیر کراون. بەپێی راپۆرتی گەیشتوو بەندکراوانی ڕاگیرا و لەو زیندانە بە بنەماڵەکانیان ڕاگەیاندووەکە ترسی بەکارهێنانی بەندکراوان وەک قەڵغانی مرۆیی لە ئارادایە و هەروەها ئەگەری هەیە ناڕزایەتیەکانی بەندکراوان دژ بە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی با درڕندانەترین شێوە سەرکوت بکرێت. هاوکات بنەماڵی بەندکراوان ڕایانگەیاندووەکە لە ڕۆژانی داهاتوودا بە مەبەستی ناڕزایەتی دژ بە بارودۆخی خراپی ئەندامانی بنەماڵەکانیان لەو زیندانە لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی زیندانەکە کۆ دەبنەوە و جەختیان لەسەر ئەوەش کردووەتەوە کە ئەم کردەوە بە پێچەوانەی یاسا نێودەوڵەتەکانیشە. خراپی دۆخی بەندکراوانی زیندانی ئەڤین. بەپێی دوایین هەواڵەکان بەندکراوانی زیندانی ئەڤین بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و پێداویستە سەرەساییەکانی ژیانیان لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. بە وتەی سەرچاوەگادارەکان بەندکراوانی ڕاگیرا و لەو زیندانە بەهۆی هێرشەکانەوە لە سەرەساییترین مافەکانیان لەوانە چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان دەستڕاگەیشتن بە دەرمانی خێرا و هەروەها پێداویستیەکانیان بێبەشکراون و ئەمەش مەترسیەکی زۆر لەسەر تەندروستیان دروست دەکات. هاوکات چالاکوانانی مافی مرۆڤ جەخت لەسەرەوە دەکەنەوەکە لە ئەگەری هەر ناڕزایەتیەک لەو زیندانە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە تونترین شێوە سەرکوت دەکرێن و ئەمەش گیانی زیندانیان دەخاتە مەترسیەوە. بەردەوامی پشڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا پشڕانی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران بەردەوام بووە و کاریگەری لەسەر پەیوەندیەکانی هاوڵاتیان داناوە. بەپێی راپۆرتی نێتبڵاکس پشڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران گەیشتووەتە ڕۆژی 18 و کۆیە کاتژمێرەکانی گەیشتووەتە سەدان کاتژمێر و هەندێک بەکارهێنەر تەنها دەستیان بە تۆڕی ناوخۆی ڕادەگات و هەندێکیش بە شێوەیەکی سنووردار دەتوانن لە هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی کەڵگوەربگرن. شاینی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا هەندێک خزمەتگوزاری تۆڕی ناوخۆش لە کار کەوتووە و ژیانی خەڵک تووشی کێشەیەکی گەورەش بووە. گەماڕۆی نوێ یەکێتی ئەوروپا بۆ سەر کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو یەکێتی ئەوروپا لە ڕاگەیاندنێکی نوێدا ڕایگەیاند کە ژمارەیەکی دیکە لە بەرپرسانی پەیوەندیدار بە ڕژیمی خستووەتە لیستی گەماڕۆکانەوە. بەپێی راپۆرتەکان 16 کەس و 3 دامەزراوە
بەهۆی پەیوەندیان بە سەرکوتی خۆپێشاندەران و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێران سزا دراون کە لە نێوانیاندا چەند بەرپرسی ئەمنی و قەزایی بوونیان هەیە کە بە دەسترێژی و دەستبەسەرکردنی هاوڵاتیان تاوانبارکراون. بە پێ ئەو گەمارۆیە هەموو داراییەکانی ئەو چەند کەسە دەستی بەسەردا دەگیردرێت و هەروەها گەشتکردنیان بۆ وڵاتانی ئەوروپا بە تەواوەتی قەدەغە کراوە. بەرزبوونەوەی ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە و هێرش بۆ سەر باڵوێزخانەی ئەمریکا لە بەغداد. بە پێی دوایین هەواڵەکان، گرژی و ئاڵۆزیەکانی نێوان وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بەرزتر بووەتەوە و باڵوێزخانەی ئەمریکا لە بەغداد کراوەتە ئامانج. راپۆرتەکان ئەماژە بۆ دەکەن کە باڵوێزخانەی ئەمریکا لە بەغداد بە چەند درۆنی ئینتحاری و ڕاکێت کراوەتە ئامانج کە بەهۆی ئەم هێرشانەوە و بە ئامانجگەیشتنی درۆنێک زیانێکی زۆری مادی بەر ئەو بینایە کەوتووە. هاوکات هۆتێلێک لە ناوچەی سەوزی بەغداد لەلایەن میلیشیەکانی ڕژیمەوە کراوەتە ئامانج کە ئاگری گرتووە و زیانێکی زۆر بەر ئەو بینایە کەوتووە. شایانی باسەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەکی نوێ سەبارەت بە زیانە گیانەکانی ئەو هێرشانە بڵاو نەکراوەتەوە. داخستنی ئاسمانی ئێمارات بەهۆی هێرشەکانی کۆماری ئیسلامیەوە. ڕۆژی ڕابردوو حکوومەتی ئێماراتی یەکگرتووی عەرەبی بەهۆی هێرشەکانی کۆماری ئیسلامیەوە بە تەواوەتی ئاسمانەکەی داخستووە. بەپێی راپۆرتەکان ئەم بڕیارە وەک هەنگاوێکی خۆپارێزی وەسفکراوە و لە هەمان کاتدا ڕێگری لە موشک و درۆنەکان بەردەوامە. هەروەها داخستنی ئاسمان و هێرشەکانی ناوچەکە کاریگەریەکی گەورەیان لەسەر گەشتی فڕۆکە گەشتیاریەکان و هەروەها تێچووی گەشتەکان داناوە. دووە هەواڵ ڕەتکردنەوەی بەشداری لە ئۆپراسیۆنی پاراستنی گەروی هۆرمۆز لەلایەن ژمارەیەک وڵاتی ئەوروپاییەوە. ڕۆژی ڕابردوو چەند وڵاتێکی ئەوروپایی ڕایانگەیاندووەکە بەشداری لە ئۆپراسیۆنی پاراستنی گەروی هۆرمۆزدان ناکەن. بەپێی دوایین راپۆرتەکان، وڵاتانی یۆنان، ئیتالیا، ئەڵمان و ئیسپانیا ئەم بڕیارەیان ڕاگەیاندووە و ئەمە لە کاتێکدا ڕوویداوەکە ڕێژەی نیگەرانی وڵاتان لەسەر پاراستنی ڕێڕەوی نەوت لەو ناوچەیە بەرز بووەتەوە. بەپێی سەرچاوەکان ئەم هەنگاوە دەکرێت کاریگەری لەسەر بازاڕی جیهانی نەوت دروست بکات. شایانی باسیشەکە لە ڕۆژانی ڕابردوودا دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا داوای لە وڵاتانی جیهان کردبوو کە بۆمبەستی پاراستنی گەروی هۆرمۆز و ڕێگەی هاتوچووی کەشتیە نەوتیەکان ئۆپراسیۆنێکی نێودەوڵەتی دەست پێ بکات. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانم پێشکەشکردن، هەر شاد و ئەسوودە بن.